بەناوی خوای گەورە و میهرەبان خوای گەورە بەرەکەتداری کاتم کاتمای خێر و خۆشی و خزمەت بە هەوڵاتیانی ئەم دەبەرە و کەرکووکی خۆشەویستمان. بسم الله الرحمن الرحیم. لە ئاهەنگێکی قەشەنگ و بە ئامادەبوونی بەرپرسانی کۆمەڵی دادگەری و مامۆستایانی ئاین و کەسایەتیەکانی شاری کەرکووک کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شارەکە کرایەوە. بەرپرسی گشتی دەستگای خێرخوازی بەخشین ڕایگەیاند ئەم کۆمەڵگە پزیشکیە سەرەتای خزمەتە پزیشکیەکانی بەخشینە و لە داهاتووشدا هەوڵی فراوانکردنی زیاتری بەشەکانی دیکەی کۆمەڵگە پزیشکیەکە لە کەرکووک دەدەن. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ئێستادا دەستگای خێرخوازی بەخشین 5 کۆمەڵگەی پزیشکیمان هەیە لەگەڵ نەخۆشخانەیەکی گەورە لەگەڵ چەند کلینیکێکە. ئەمە شەمی بریتە لە ئەو عنوان و ناونیشانەی خێر الناس ئەنفعهم للناس. ئێمە ئەمانەوێ زۆرترین سوود و قازانج بگەێنین بە خەڵکی. ئەمڕۆ خەڵک زۆر پێویستی بە خزمەتگوزاری تەندروستی هەیە، بۆیە ئێمە لەم بوارە هەنگاوی باشمان ناوە. سپاسی خۆی گەورە دەکەم. ومێ دەکەم ئەمڕۆکە کۆمەڵگەی پزیشکی کەرکووکمان کردەوە. ومێ دەکەم وە لە پلانمانەیە پشت بەخوای پەروەردگار لە ئایندەدا بیکەین بە نەخۆشخانەیەکی گەورە. ئێستا ئەوەمان توانیوە کۆمەڵگەیەکی پزیشکی بکەینەوە. بەرنامەڕێژی و پلانمانە بێ ئینشاڵڵا لە ئایندەدا خزمەتی گەورە بەم شارە خۆشەویستە بکەین و سپاسی خواکەین لەسەر ئەم کارەش. هاوکات بەرپرسانی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کەرکووک دەڵێن وێڕای بە سیستەمکردنی بەشەکانی نەخۆشخانەکە ژمارەیەک پزیشکی پسپۆڕی شتیایدا پشکنین بۆ نەخۆشەکان ئەنجام دەدەن. سپاس بۆیەوە دیارە سپاس بۆ خۆی پەروەردگار هەوڵێکی زۆرمان داوە بۆ ئەوەی کە کۆمەڵێک پزیشکی پسپۆڕمان دەستکەوێت، بەڵام دیارە وەکو هەموو شتێک نەمانتوانێت بە تەواوەتی بگەینە ئامانج.